لە ساڵی 1992 لە ئێوارەیەکی سارد و بەفراویدا کارەساتێک لە سەید سادق ڕۆیدا. دوو قوتابی خوشک و برایەک لە ناو بەفردا و لە کاتی گەڕانەوەیان لە قوتابخانەوە بۆ ماڵەوە ڕێگاون دەکەن و ڕق دەبنە و جان دەسپێرن، دەبن بە هێمایەک بۆ ڕێگای خوێندن و ڕۆشنایی. دەزگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ لە ناوچەی پیشەسازی سەید سادقی بە دوای منداڵێکی تەمەند 14 ساڵەوەی بەهۆی هەژاری و نەداری و بێباوچێتی ڕێگای خوێندنی ون کردووە و لە بری دەنگی زانست ڕۆژانە گوێ بیستی دەنگی ئاسن دەبێت. کاک محەممەد چۆنی؟ ئەحواڵت باشی تۆ؟ وەزات چۆنە؟ باش. لێرە ئیش دەکەی؟ بەڵێ. واسش لە خوێندنێ ناو پێم وابێ. ماوەی چنێکە لە خوێندندا بڕاوی؟ 2 ساڵە. 2 ساڵ واز لە خوێندنەوە؟ بۆ کارەکەی چی بوو؟ وەڵی ئیشەکەم. ئیشەکەی بۆ ماڵەوە؟ وازمێنم. ڕۆژانە چەنە لێرە؟ 5,000 4,000 تێ ڕۆژان. باش. ئێستا بێکۆ بڕۆینە ماڵەوە؟ ئەمە ئەمڕۆ وەکو دەزگای خێرخوازی بارزانیە بینە میوانی ماڵیەوە. باش. بڕۆین بێکۆ؟ با بڕۆین. ڕۆژانە بە جەستەیەکی ماندوو دڵێکی شکاوەوە دەچێتە لای دایکە دڵ بە ئازارەکەی. لە کونجێکی سارد و بەهۆی ڕۆژگاری سەختەوە ژیانی هەژاری بەرۆکی گرتووە. يا الله. فرمو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. يا ربي بخير بك. خريج كسابت بولا منطقة صناعية. أنا والله يا أخوة بخير بك. باشا برسيارم ليه كرد ريجا بخيندن نادا بو. والله تونا علي دا كسني إيشو كارو كاسبين بوبكا خم نخوشم شكر ما زخت ما خلق كري خانم بودا خلق يارمتي مدا حتى لعلاج كان مو لمال مو لراخر مو لنوتو خوي قورش آيات أو همشت كانوا بالقية دبا نوتم بوتي أنا قربان تانم لبر خاطري أو خوي تاكو تنيا بس هنا هي قودم كسمني نخوشم شكرم كم يكي بينصا خوي قورا أجي لي حموش يجم سيصا وهشتا شواصا سيصا وهشتا شكرم همي لخب مخافته هيك منية كسمني نخوشم هيك منية رقم هلا برا ولا خوين دابراي دايت وانا خوشي ناتواني ايشكي قيناك بس تو هلاك نبي تو لنا ما نبي يعني علم تخوار والله وابكن امرهم علم تخوا داي بس مردن مك ان شاء الله تمندري جبي دمني بمدالكان خوي قول النبي كسمني بخوا نبرام نكس بس رحمي اخواني بس ضمانان نبي هيك هاوكاري كمنيه هيك كاسي كمنيه اول خانو بخوا خريق بس ما روخي اي بيما إلى كريه يوانيا كريه شي معرف والله أي كريه كش شون دابيني كي والله بسلمان كريم بودا أو ما مصي مسقوتا كبانك شايته أو دراوسي كانوا مشايته كريم بوكو كانوا جيانا منيا والله وقوي لدروب خون نجي جيكي وما يبيعتنا جورم علي درويا أو بنجرك ببينن باش كسكارد ماون شتي يكس منيا بخوا كس يكمنيا بس غيري خوا وبسلمانان يكس لقى خوشك ماو يخوشك ماو طاو ندايق بايك خوم حر ندي ولا جيانا ان شاء الله تجيب مكان باش نخوش بو بتمنيش بو عمري خوي كروشات ما هي خوي قبل اجاي شنك بيش استعملي خوي تقريبا هو بخوانا مد صاله حوصاله هر صاله بو خوا وانا زياده ربيت مصفاستوكين كتاني تم دالكان تايستا پرورده بكي كچك دانا براو لخويندن نعيش والله بلا مداخله بهوي اوي ك سرچاوي دهاتانا بو كورك لخويندن دا براو براس بخواك لبر اول بس ايدايا بس دون هيك وليني هي بس اشم نفس الجاده دستر دا اخم بس تو هلنا وانا بدايق تو عزيزي خو ما تحيش منابه هوالي بخوا لما ليره بجد يلي ان شاء الله بهك بيش برو دا قرين اولاد يا ربي خوي قوري بك وشري قيامتها الله بك بشري قيامتي يكبيكتان اويك لسري خوتان واي ويش
الله بیکا بخاتری ناوە جوانە ئەو مانگە پیرۆزە خی گەورە بیکا بە چرای قیامەتان و خی گەورە سەدەقەی جاری بۆتان خی گەورە هاوکاری یەکە بە یەکەتان بێ ئینشاڵڵا خوا گەورەیە ئینشاڵڵا بە ئیمەتی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەی لە توانایدا بێ درێخی ناکا بۆیەوە بێستە بەجێتان دێڵی ئینشاڵڵا دەگەڕینەوە لە بۆ کاتێک شتێ ئینشاءڵڵا یا ڕەبی خی گەورە یارمەتی دەرتان بێ خی گەورە هاوکارتان بێ لەوە زیاتر مادوود ناکەین تۆش نەخۆشی ڕزگارم کەن بەس دڵی ئەو دوو مناڵمە خۆشکەن لەبەر خاتی ئەم مانگە پیرۆز لەبەر خاتی ئەو تاقوتەنیا کە ئەبینێ و ئەبیسێەوە چرکەیەکی لەگەم نابێ هیچی لە هیچ شتێ بێ ئاگانیە لەبەر خاتی خوا بەهانامە وەرن لەبەر خاتی خوا بەهانامە وەرن السلام عليكم. وعليكم السلام راجية. شلوني مامن جان؟ عفوك. حوالط بنا. صحة باشا؟ باقربان زور من درستي؟ باقربان يا اخو بخير من سأتشاو. سلامة يا اخو. فيما بمالي سلمى خان دراوسي ايوه. بله. ديوارك هم بينه ونيا. يعني لروي باري جوزراني وتشونا. والله لروي باري جوزران باجني خلق يارمتيانا دا. عفرتي كم أمجا كريتشين خلق كريتشي كان بودا باري خانوكا. عفرتي فقيرة خوي ومنالك وكشيكا. تيجي ئەگەر ئێوەش هاوکاری خۆینە ئەبەدی خۆینێ ئیماڵی کاگارامە ئەو خانوە بکرێت لە ناو خانۆکە باش وتەگەر ئێوە ئێمە چی بۆ بکەین وەڵای ئێوە ئەگەر بتوانانی هاوکارێکی بکەن ئێمە مەمنونی ئێوە بی مەمنوی ناوی سەر شەرمانە بە قوربانم زۆر ڕستان خۆش بە قوربان زۆر سپاس کاتم کردی ناڵاوا بێت بە قوربان سپاس لێخوا حافیزتان بێ بەخێر بێنێ خۆ سەرچاو دەستگای خێرخوازی بارزانی بەنێو کوچ و کۆڵانەکانی نیشتیماندا بە دوای هەژار و دڵشکاوەکاندا دەگەڕێت. ئەمڕۆ نزا و گرفتەکانی سەلمەخان دەگەیەنین بە تیمە ماندوونە ناسەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە تەنها دەیانەوێت دڵی دایکان شاد و چاوی منداڵەکان پڕ لە هیوا بکەن ئایندەیەکی گەشتر بۆ نیشتیمان بنیاد بنێ. بەناوی خی گەورە شڵا سوودە دەبن. چۆنی کاک محمد حاڵت باشە؟ سەحەتت چۆنە؟ ئەمڕۆ هاتیم ببینە میوانیەوە وسەتی بینە ژیرۆ دایک لە ماڵە؟ بێ زۆر باش بابڕ سەلامەت باس. ئێرە متبەخەکەتە؟ بەڵێ یعنی هەر لێرەیە خواردن و شت ئامادەکەی؟ بەڵێ هەرێ بخوا. ڕۆژگار هەبووە نەتوانی خواردن ئامادەکەی بۆ منداڵەکان؟ زۆریان لەگەر لە هاوینە هەر ناتوانم جاروا سێپایەک دانێم لە دەر ئەو منە گەرمە لە زووسانیش قەنەعات کە نازانم چۆن تا ئاوی ساردی لەسەرە زۆر ساردە ئەو هەموو شتێ بە چای خۆتان تەسویری کەن نەبخوا شوێنی ناچاریە ناچاری ئیدارەتی ئاکەی. ئەگەری وەکو دەستگای خێرخوازی بارزانی بتوانین کۆنتەرێکە بۆ بکەین و ئێرە بۆ چاکەینەوە ئینشاڵڵا پێی ڕازیت؟ زۆریش خی گەورە بیکاو چرای قیامەتان ئەرە وەڵڵا مەمنونم بەس ئیتر ئەوەیە کرێچیم می خۆم نییە هی خۆت نییە بەڵام بۆ چاکەینەوە ڕازیە بێ؟ ئەرە وەڵڵا خاوەن خانۆکە دەرە ناکە پینەوە توی بۆ نە وەڵڵا زانێ چەند مستەحق و کەس فەقیر موهی دەسڵاتی کرێکەیشم نییە نە بەخوای چ ناڵێت ئەرە وەڵڵا خۆی زانێ لە ژیانە کاک شاخەوان ئەگەر بتوانێت هاوکارمانە ئەو بۆ کسەمان باتێکێکە لە سەر بازەونەکانی دەستگای خێرخوازی بارزانی دەستخۆش بێ کاک شاخەوان زۆر سپاس.
هاتووتت بەس مدبەخێکم بۆ بکەن ڕازی وانە؟ هەر وەڵڵا هەر بەخواڵم خێوەتێک بێت کەپێک بێت باش وای گەورە ڕاستی بێت چاو داخ ئێستا بیکە خوایە سپاس بۆ تۆ پێش هەموو شتێ سپاسی تۆکەم خوایە تومە خوایە سوزم خوایە خوایە زۆر سپاس بۆ تۆ من ڕەحمەتی تۆیە خوایە خوایە سپاس بە قاپێکت خوایە دڵنیام ناومێدە نەکردم لە خەوم بینی بەخوا خەوم بینی ئیشەڵڵا خەوەکە هەمووی ڕەحمی تۆیە خوایە سپاس بۆ تۆ خوایە خوایە سپاس بۆ ئەو دەستگا خوایە بیکەی بەخاتری ئەم مانگەی پیرۆزە خوایە داواکارم لێت خوایە دوعای من نوێ دوعایوانێ حرمەتیان لاتەیە خوایە بیکەی بە چرای قیامەتی یەکە بە یەکەیە خوایە ئەوەی کە حەقم ئەو پارە و ئەو خانۆم بۆ کرێت ئەوەیانە ئەم براو بەڕێزانە الله بیکەی بە شرای قیامەتیان خوای بیکەی بە سەدەقەی جاری بۆیان خوایە بیکەی بە خاتری ناوە جوانەکان و لە دنیا و لە قیامەت سەرفرازیان کەی خوایە دەست بە پاخەڵی خاڵیان نەکەن خوایە خوایە سپاس بۆ تۆ خەونی تۆ ناستەغفر الله استەغفر مە خزمەتکاری وین سپاس بۆ تۆ خوایە خوای ئەو ئاواتەما تۆ ئاکە و گیرا کردم بەس دڵی ئەو دوو مناڵە خۆشکردی هیچم نایە خوای لە تۆ خوای گەر من گوناهبارم خوایە سپاس بۆ تۆ خوایە الله بیکا بە چرای قیامەتی یەکە بە یەکەتان و ساحب ئەوەی کە پارە و خانوەکەم بۆ گەڕێ خوایە بیکەی بخات بەڵێن بێ بەڵێن بێ مانگی ڕەمەزان هیچ شەوێ ناخەومەوە خوایە بیکەی بخاتی ئەو ناوە جوانانەوە دڵنیا بە چۆن بەڵێنم بە زۆردا بردمە سەر پشت بە قاپی ڕەحمەتت ئیشەڵڵا ئەمەش بەڵێن حتا ئەو ڕۆژەی ئەگەڕێمە لای قاپی ڕەحمەت دوعای خێر بۆ یەکە بە یەکەی ساحێبی ئەوەی کە ئەو خانۆم بۆ ئەکڕێ ئەوەی کە لە 250 دەستگای خێرخوازی بارزانیە مەمنونیان واسیانەکەم الله پلە و پایان بەرز بە لە دنیا و لە قیامەت یەکە بە یەکەتان تۆ ڕازی بووی بە تەنیا بە مدبەخێک بەڵامەوە خانوویەکە خانۆکەش ئامادەکراوە بە تەواوی پێداویستەکانەوە تەنیا خانوویەک نییە تەنانەت ئەوەی کە تۆ پێت خۆشە چێشخانەیەکی دروستی تێدایە هەموو پێداویستیەکانی ژیانی تێدای ئامادەکراوە سپاس بۆ تۆ خوایە لە ڕەحمەتی تۆیە خوایە خوایە ئاوا دڵی منیان خۆش کرد خوایە دڵی یەکە بە یەکەیان خۆشکەی لە دنیا و لە قیامەت دڵێ بەڵێن بێ پێت بەڵێن بێ خوای تاقانە حتا ئەو ڕۆژێ ئەوەمەدا لە بەردەکەی ئەرحە دوعای خێرتان بۆ کەم بەخۆم و بە مناڵۆ الله لێتان بەس خۆی گەورە دەست بە باڵتانەوە بگرێ خۆی گەورە لێتان بەزیاکە داولێ بدەکەین کە درەنگ هاتووی قیامەتان خۆی گەورە دڵتان خۆشگازانی چەند دڵی خۆم مناڵەکان مەگرین لە خۆشیە ئەمە ئێستا چاوەڕێوە دەکەین بۆی دڵتان زیاتر خۆشتر بێ بەیەکەوە دەچینە ناو خانۆنیەکەتان ئیتر بۆ ئەبەت ئێرە بەجێ بێڵان ژیانتان بگۆڕن بەڵێنتان پێدەم هەتا ڕای لە خۆن دوعای خێر بە یەکە بە یەکەتان ئەەکەم مانگی ڕەمەزان کە توانیتەوە منداڵانە پەروەردەکەی خوای سپاس بۆ تۆ خوای سپاس بۆ تۆ تو خوازان چەند دڵم منام لەو ئەو نەخۆشیان ئێمە چاوەڕێی تۆکەین ئەم بچینە ناو خانۆنیەکە باشە باڵتان بگرێ ئێمە چاوەڕێی تۆ الله خوای گەورە بیکا بە سەدەقەی جاری خوای گەورە جەزای بەخێرتان بداتەوە یەکە بە یەکەتان خوای گەورە بیکەوە چرای قیامەتان خوایە شکر بۆ تۆ خوایە سوپاس بۆ تۆ خوایە سوپاس بۆ خوایە خێری خوایە چاکەی چاکەکاران لات گرم نابێ یا ڕەب خوای گەورە نمونەتان زیاکە خوای گەورە نمونەتان زیاکە الله جەزای بەخێرتان بداتەوە خوایە سوپاس بۆ تۆ خوایە سوپاس بۆ تۆ خوایە الله گیان بیکا بە چرای قیامەتان ئەوەش ئەو ژوورە بۆ تۆ کچەکەتە ئامادەکراوەسی گەورە بیکا بە چرای قیامەتان سوپاس و ستایش بۆ تۆ خوای بسم الله الرحمن الرحیم
الله بیکا بە چرای قیامەت کاریەوەی پێمان خۆشە کاڵ مەمنونتانم خۆی گەورە دڵخۆشتان کە خۆی گەورە نمونتان زیاد کە خەونی نمونتان زیاد کە خۆی گەورە دڵخۆشتان کە من بە قوربانی ئەو ڕستمەیش یا ڕەبی خوایە بە خاتری ئەم مانگای پیرۆزە بیکەی بە چرای قیامەتی بە قوربانی دەست و دایرەتان بم باوکو دایکەتە یا ڕەبی خۆی گەورەتان لێ ڕازی بێ کاک محەممەد وەرە سەیری تۆ خوای سپاس زان بەدڵکە نمونەتان زۆر بێ سپاس بۆ تۆ خوایە خوایە سپاس بۆ تۆ خوایە ئەلحەمدوللا خوای گەورە نمونەتان زیاکە مەمنونی لە گەورە تا بچووکتانم خوای گەورەتان لێ ڕازی بێ ماشاءالله لە حەمد و سەنا بۆ تۆ خوایە سپاس بۆ تۆ خوای گەورە نمونەتان زیاکە الله بیکا بە چرای قیامەتی یەکە بە یەکەتان مەمنونی دەست و دایرەتان بم مەمنونتانم سپاستانەکەم سەلماخانی وادارین ئەمە توانی بێتمان دڵخۆشت بکەین وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەروەکو چۆن بارزانی نەمێر دەڵێت شانازیە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ ئێمە ژۆک و تەواوی دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە خۆمان بە خزمەتکاری ملەتی خۆمان دەزانین تۆ ئێستا هیچ پێداویستی شتر پێویستە لە ماڵەکەیە حەمد و سەنا بۆ خۆی گەورە زۆر زۆر سپاسی یەکە بە یەکەتانەکەم بەڵام پێم وابێ کاک محەممەد لە خوێندن دابڕاوە بەهۆی کە بتوانێت خەرجی بۆ ماڵەوە دابین بکە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی تەواوی تێچۆکانی کاک محەممەد لە ئەستۆوە گرین بە تەواوی پێداویستەکانی قوتابخانەوە بەڵام بەڵێنێکمان دەوێت کە بچێتەوە بەرخوێندن هەوڵ بن لە ئێستاوە بچنە بەرخوێندن ئەماش تێچۆکەی کاک محەممەدە باشە بەڵام ئەوێ بچێتەوە بەرخوێندن و چکە دەستگای خێرخوازی بارزانی بۆ هەمیشە دەیەوێت منداڵەکان درێژە پێدەری خوێندن ئینشەڵڵا پشت بە خۆی گەورە بەڵێن بێ ئەینێرمە و ئەڕاتەوە ئەو لەبەر خۆم نەمەتوانێت ئیش و کار و ئەوە بوو نەهامەت چۆناڵی دەستکورتی و معیشەتی ڕۆژانم ئاوە لەبەر من بەخوا لە خوێنددا بڕە ئینشەڵڵا ئەڕاتەوە ئینشەڵڵا بەڵێن بێت پێم وا بێت بەهۆی نەخۆشیەکەتان هەم بەهۆی کرێکەوە قەردارن بڕێکی پارەش قەردارن بۆ پێی و دواداچوونەی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی کردوێتی ئێمە توانین قەرزەکەشتان لاستۆ بگیرین سەر ڕاوەی کە خانۆکەمە بۆ دابین کردی بە تەواوی پێداویستەکانیشەوە ئێمە قەرزەکەشدن بۆ ئیتر بیرتان لە خەرز نەبێت و بە ئاسوودەی بژین ئینشاءڵڵا خوای گەورە بیکا بە چرای قیامەتە چاکەی چاکەکاران ڕێز نابێ ئەڵڵا خوای گەورە بیکا بە چرای قیامەتان ئەڵڵا خێرتان بنووسێ زۆر لە ناڕەحەتیا بووم نەخۆشی و ئازاری خۆم لەبیر کرد بەخوا کاتێگەمە سەردانی بەڕێستانمان کرد باسی وەتان کرد کە منداڵەکانتان تۆزێک دۆخی دەرونی کێشەیان هەیە و باە ئەوەش نەخۆشیشی درێژخایانیان لەگەڵا پێم وابێت ئەرەوەڵڵا باش ئەوەشیان ماگانە تێچووی دەوێت و پێویستان بە پارە دەبێت ئەرە وەڵا ماگانە قەنەعات کە جاری وهەیە لە بێپارەیە نەمتوانە عیلاجەکانی من بۆ وەرنەگرتووە بەردەوام ئەیەبێت دەستگای خێرخوازی بارزانی توانیوەتی ئۆشت بۆ دابین بکە بۆی تر محتاجی ئەوانیش باڵی دەستت کراوە بێت کەوەی کە بە شێوەیەکی جوانتری تەندروستتر چارەسەر وەربگرن چرای قیامەتان ئەڵڵا یانێتان دەزیاک مەمنونتانم لای خوای گەورە پلەپایەتان بەرز بێ خوای گەورە خێری چاپە چاک کارم بنووسێ ئیشەڵڵا خوای گەورە نمونەتان زیاکە ئەمەشیان بڕێک پارەیە بۆی بتوانن جلوبەرگ هەم بۆ منداڵەکان بۆ قوتابخانە هەم بۆ بەڕێستانیش کۆمەڵێک جلوبەرجی پێ خوای گەورەتان لێ ڕاست ئەڵڵا خێتان بنووسێ مەمنونتانم ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانیم لە خزمەتیەوە داوای لێبوردنەکەین کە ڕەنگە ژیانتان بە جۆرێک ناڕەحەت بێت و درەنگ زۆر دەستمان بە بەڕێستان گەیشت بێت یا ڕەبی خوای گەورە نمونەتان زیاکات هەموو ناڕەحەتیەکانتان ساڕێژ کرد دڵنیا بەوەکو چۆنەڵێ کەسێ بریندار بێت و ساڕێژی کەن دڵنیا بەواتان کردووە خوای گەورە نمونەتان زیاکە ئێمە دوایین دیاریت پێ دەبەخشین موسیقیی ماگانەشتان بۆ دەبڕینەوە ئێتە لێرە بە دوا ئێمەوە بەجێ دێڵن بۆی ئاسوودەتر شاتر بژین خوای گەورە دڵشاتان کە خوای گەورە نمونەتان زیاکە خوای گەورە دڵتان خۆشکە مەمنونتانم ئەویش موچیەکە ماگانە دەستگای خێرخوازی بارزانی توانێتی بۆتان بڕێتەوە بۆ مەسروفاتی ماڵ هەموو مانجێک موچیەکتان بۆ دابین یا ڕەبی خوای گەورەتان لێ ڕازی بێ خوای گەورە بیکاوە چرای قیامەتیان بخاتری ناوە جوانەکەی ئەو خوای گەورە بیکاوە چرای قیامەت بۆتان یەکە بە یەکەتان خوای گەورە نمونەیان زیاکە خوای گەورە دەست و باخەڵی خاڵیان نەکەن زۆر لە ناڕەحەتیەک و لە نەهامەتێک و لە چۆن ئەڵەی
ژیانێکی تاڵ ئێمەتان خستە ژیانێکی خۆش خۆی گەورە نمونەتان ئێمەم ژیانی ئێستا دابینکراوە بە شای سازانی بۆیەوە ئێمە لێرە بەجێتان دێڵین نمونەتان زیاکە مەمنونتان ئێمە دەڕۆین مەڵاویتانێتە یا ڕەبی ئامانتی خۆی گەورە بن خاتری ئەو بانگی محەممەدە مستەفا سەڵ الله ئەکبەر الله لەبەر خاتی ئەو بانگە خۆی گەورە هاوکارتان بێت نمونەتان زیاکە خۆی گەورە جەزای بەخێرتان بدات و خۆی گەورە نمونەتان زیاکە خۆی گەورەتان خۆی گەورەتان ئامانەتی خۆی گەورە بن مەمنونی گەورە تا بچووکتانم ئێمە خزمەتکاری ئەوەی ئەو بانگە خۆی گەورە ئەمە دڵیم ئێمە مناڵە ئەو دوو مناڵەتان خۆشکردم دڵی منتان خۆشکە خۆی گەورە دڵی هەر هەمووتان خۆشکە نمونەتان هەر زۆر بێ ئەڵڵا یان بەهاناتانەوە بێت یا ڕەبی خۆی گەورە خۆی گەورە چاکی چاکەکانە جمناکە ئیشاڵڵا یا ڕەبی بەخێر بەسەر ئەو چاوەڕما مامۆسای گیان خۆی گەورە پلەتان بەرزکە خۆی گەورە نمونەتان بەرز بێ زۆر بێ ئیشاڵڵا مەمنونتانم